جارێکی دیکە نزمی کوالێتی ئەو خۆراکانی لەلایەن بریکارەکانی دابشکردنی بەشە خۆراکەوە دابش دەکرێت هاوڵاتیانی هێنایەدەن. لە پارێزگای هەڵەبجە جۆرێک لە برنج بەسەر هاوڵاتیاندا دابش کراوە کە وەکو خۆیان دەڵێن بە کەڵکی خواردن نایەت. بریکارانی دابشکردنی خۆراک خراپی جۆری برنجەکە بۆ پەیام پشتڕاست دەکەنەوە و دەڵێن برنجەکە بەڕادەیەک خراپە کە بە کەڵکی خواردن نایەت. قوربانمانی یەکەڵەن برنجی عراقیە ئینی خۆمان بەرهەممانێناوە ئەمانی یەکە بە کەڵک نایە کیلۆی 250 دیناری تەبعەکات کەس نایخواڵن لە خواردن لە توێشدا بێتە پڕپۆڵە ئەوە حالیان فەردەی 12,000-15,000 دینارەکات. ئێمە ماگانە لە هەموو شتە خراپەکان ماگانە بەرزیەکەین و بۆ سەرۆسەری شەڵەن بەرزیەکەین و بەس بۆ نەتیجەینی ئەوە خۆیان نەزان. دوای ئەوەی زیاتر لە مانگێکە هاوڵاتیان بۆی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆناوە لە کار و کاسپی بوون و بێ هیچ داهاتێک لە ماڵەوە ماونەتەوە. ئێستا لەلایەن حکوومەتەوە بەشە خۆراکێکیان پێدەدرێت کە بۆ خواردن ناشێت. ئەمە چەندەمین جاریشە کە ڕووداوی لەو شێوەیە دووبارە دەبێتەوە. بۆ بەدواداچوونی ئەو بابەتە گلەی و گازندەکانی هاوڵاتیان دەگەێنم بە بەرپرسی فەرمانگەی پسوولەی خۆراکی هەڵەبجە و وەڵامێک وەردەگرمەوە کە ڕەنگە هاوڵاتیان ڕازی نەکات چونکە ئاسۆی چارەسەری کێشەکەی تێدا بەدی ناکرێت. شتەکە گشتگیرە هەموو عێراق وەزارەتی تیجاری عێراق کە عەقدێکە بەسێت زۆرجار لەگەڵ وڵاتی بیانی ئەوانەی دەرەوەی کات بەس ئەم جارەیان لەگەڵ ناوخۆ کردوێتی کۆمپانیایەکی ناوخۆ هەستاوە بە برنجی هەوردەکردنی برنجی گوڵعنبەری عێراق کە بۆ بەناوبانگە بەس بەداخەوە وەکوی بینین وەکو ناوەکەی جوانە برنجەکە بۆ شێوەیە نییە زۆر کەس گلەی لێ کات ئێمە ژۆک و لایەنی پەیوەندیدار ئەوەی ڕاستی بێ گلەکانمان گەیاندووە بە سەری خۆمانەوە ئەوانش تەنانەت بڵێن بە شانازیشەوە باسیەکەن دەڵێن کاکە ئێمە برنجێکمان بۆ ناردوون کە ئەوتوانین بڵێن هیچێکە لە باشترین جۆرەکانی برنج چونکە برنجانی کە هاوردەکرێت زۆرجار گلەی لێکن هەوڵاتیان ژەوان پلاسیکی تایە و نازانم ئالەم جۆرە قسانە بەزم برنجیان کە هاتووە بە حساب برنجی عێراقیە جاواکەوێتەوە سەر حەز و خواستی هاوڵاتی کە ئایا بەکاری هێنێت یا بەکاری نایێنێت. ئەو بەشە برنجەی ئێستا بریکارەکانی خۆراک دابەشی دەکەن بەسەر هاوڵاتیاندا بەشە خۆراکی مانگی یەکی ئەم ساڵە و بەشێک لە هاوڵاتیان بۆی نزمی کوالیتیەکەیەوە وەری ناگرن و کیلۆی بە 250 دیناری عێراقی بە بریکارەکانی دەفرۆشنەوە. بەپێی بەدواداچوونەکان برنجەکە زۆر وردە و کۆمپانیایەکی ناوخۆی عێراق بەرەمی دێنێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.